بەرهەمەکانی ئێمە لەخوا بەزیابێ هەمووی ساغ بووەتەوە ئەرە تۆ زەمانماوە دوو جاری ژێناومانە چوین لە باخی تازەمان هێناوە ئێستا ئەمڕۆ ئەمە تازە نەمانە ڕێومانن خراپ نییە بە عام فیستیڤاڵەکە خەڵک بەرهەمی ساغ بووەتەوە و شتێکی باشە زۆر باشە هەنار لەبەر ئەوەی کە سیارەکان دوورن و خەڵک بۆی هەڵناگیرێ تۆزێ ناڕەحەتی تێکەوتووە بەڵام لەوەتی ئەو گەراجە دروست بووە فەرقی کردووە باشترە گەراجەکە بەنسبەت هەنار فرۆشتنەوە باش بووە بەڵام ئەو سیارانەی کە زۆر دوورن عەرەبانەش نییە بۆی بەرێ شتێک نییە یەکێک نییە حەماڵێک نییە بۆ هێڵگرێن لەبەرەوە ناتوانێت هەناری زۆر بکڕێ یا بێ عەلاگەیە بکڕێ یا دوو عەلاگە ناتوانێت بە پلاسکۆ هەنار بکڕێ ساڵ بە ساڵ باشترە بێ دەستیان خۆش بێ و مەمنونیانین کە ئەمساڵ زۆر زۆر لە پار و پێرار باشترە ئەو گەراجە کراوەتەوە دەرگاکان زۆر بوون تەنزیماتەکەشی باشترە خەڵکی هەولێرین لە خۆشی ئەو فیستیڤاڵە و هەناری هەڵەبجە و خۆشی و هاتیم بۆ فیستیڤاڵی هەڵەبجە ئەمازی هەندێک هەنارمان کڕی مامازی هەنارەکانی پێ دەچێت زۆر باش بی بەس مشکلەمان هەیە چۆن بیبێنێ دەرێ یعنی هەستاوە ڕێگایەکە دوورە بۆ لای دەرگا چۆن بیبێنێ دەرێ تا دەگەینەوە هێشتا دەرگایەک تۆزێک نزیک بە باشتر بوو بۆ هاوڵاتیان ئەو کارمان لە ڕێخەری فیستیڤاڵ ئەوەیە کاراسانی بکە بۆ خەڵک وەڵڵاهی دەزانین چییە بەڕاستی وەکو عارەبانە بێ شتێک بێ عارەبانێک خەڵکە بۆ خۆشی بەهەقی مشکلێنی هەر عارەبانی ئەوەی مارکێتان لە 2016ەوە هەرێکی ئیشی دەستیم لەو کاتەوە بەشداریم لەم جۆرە فستیڤاڵانەیان کردووە خۆی فستیڤاڵی هەنار فستیڤاڵێکی بەناوبانگە بە حکمی ئەوەی بەناوی میوەیەکی پایزەوە ناومان ناوە فستیڤاڵێکی زۆر باش و زۆر بەناوبانگە و لە هەموو شوێنەکانەوە خەڵک ڕووی تێئەکە شتەکانی ئێمەش هەوڵێن زیاتر شتەکانمان ڕەبتی بە فستیڤاڵەکەەوە هەبێ بۆ نمونە گوێز و هەنار و مێخەک و گوڵ و ئەو شتانە دروستەکەین ساغبوونەوەی زۆر زۆر باشە یعنی لە پێی ساڵانی کە بڵێم ئەم ساڵ زۆر باشترە هەرچەنە کۆمەڵی زروفیش هەبوو بەس هەر گەشتیارەکانمان زیاتر ئەم کەم و کورتی وەکو شوێنەکە زۆر شوێنەکە تایبەتیە زۆر جوانەوە خەڵکی زۆری پێخۆشە بەڵام کەم و کورتێک ئەگەر هەبێ شتێکی بچووکە یعنی شتێکی وازەق نییە شکرد لە فستیڤاڵەکەمانە دەستیان خۆش بێ و ڕێخەرانیشی سپاسیانەکەی